فيلم دوكومنتاري لەمڕۆوە فەرزاد قادرم یەکێک لەو فیلمانی کە لەلایەن بەشی سینەمای بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەهاوبەشی لەگەڵ کەناڵی کورساتە بەرهەماتوە. ئەم فیلمە لە یەکێک لە فستیڤالە بەناوبانگەکانی جیهان کە فستیڤالی ڕێدۆیە لە وڵاتی یۆنان بەشداری ئەکات و توانیوێتی کە خەڵات باتەوە. دیارە بەشێکی زۆر لەم هەنگاوە گرنگانی کە ئێستا بەتایبەتی هەیە بەتایبەتیش لەلایەن دەرهێنەرە گەنجەکانەوە کە یانەوێت فیلمەکانیان لە دوای بەرهەمێنان بتوان لە نێو فستیڤالە بەناوبانگەکانی جیهانە بەشدار بن، لانی کەم بتوان کێبڕکێ بکەن و ببنە خاوەنی خەڵات. دەرهێنانی فیلمەکە لەلایەن زۆر بەڕێز ڕێکەوت حەمە تۆفیقەوەیە کە بەڕێزیان بەشێک لەو فیلمانی بەرهەمێن بە خۆشحاڵیەوە دەرفەتیەوەیانە بێت کە بچنە دەرەوە و کێبڕکێ بکەن لە نێو فستیڤالە بەناوبانگە نێودەوڵەتیەکانی جیهانە. من نازانم ئەو دڵۆبە خوێنانە لە گیانی چ کەسانێکەوە یەنە ناو گیانمەوە. ئەوەی کە ئەیزانم ئەوەیە فیلمی دوکومنتاری لەمڕۆوە فەرزاد قادرم لە دەرهێنانی ڕێکەوت حەمە تۆفیق و بەرهەمێنانی بەشی هونەری سینەمای بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە شەشەمین خۆلی فستیڤاڵی نێودەوڵەتی ڕۆدیل لە یۆنان هەڵبژێردرا. فیلمەکە باوکاری دەستگای میدیای کورسات لەم ساڵدا بەرهەم هێنرا و تا ئێستا لە دوو فستیڤاڵی نێودەوڵەتی لە ئیتالیا و یۆنان هەڵبژێردراوە. فیلمی دوکومنتاری لەمڕۆوە فەرزاد قادرم کاری وێنەگرتنی لەلایەن ئاوارە عومەر و مۆنتاژ و دیزاینی دەنگی لەلایەن ئیدریس عەبدیەوە بۆ کراوە. فیلمەکە باس لە ژیانی تایبەتی فەرزاد دەکات کە گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە. لەگەڵ بەدەمەوە چوونی بۆ گەیشتن بە هیوە ئاواتەکانی دووچاری شکست دێت و کۆمەلگا باوەشی بۆ ناکاتەوە، بەڵام فەرزاد لە بەرامبەردا بڕیارێکی مرۆڤ دۆستانە دەدات بۆ هەتایە کۆمەلگا قەرزاری ئەو بڕیارە دەکات.